حکومت زوو پێک بێتن هەم بۆ هاوڵاتیان باشەوە هەم بۆ حکومت وەکو ئەو گەنجانێکە ئێستا کە تەقەڕوجیان کردووە خوێندنیان تەواو کردووە تاعینی حکومت کارێک بکە بۆ ئەو کەسانە کە تاعین بن. لێرە ئێمە داواکارین لە حکومت کە شتێک بۆ گەنج بکە. لێرەیە داوامان لەوەیە وەکو دامەزراندنێک وەکو هەلی کارێک بۆ گەنج ئێمە دەمانوێت لە وڵاتەکەی خۆمانە سەربەرز بین و لە وڵاتەکەی خۆشمانە ئیش بکەین، هەلێکی ئیشکردن بۆ گەنجەکانمان بڕەخسێنین. داوامان لە حکومت ئاوایە چاوێک بۆم گەنجانەیە بخشێنێت بۆ دوا ڕۆژی کوردستان. هیوادارم ئەو کابینی کە دروستی دەکەن کە دێتە پێشمان دەبێت یعنی بەزیدی ئاورێک لەلایەنی گەنج بدەینەوە و ئەو شتانی کە پشتگوێ خراوە بۆ گەنج بکرێت یعنی بە ئاسانی بۆمان بکرێت و کە زۆر لایەن هەبووە پشتگوێ خراوە بۆ لایەنی خوێندن و زۆر شتی تر. بەڕاستی وا پێویستە حکومەت هەرێمی کوردستان گەنج لەبیر نەکا بە هیچ شێوێک، چونکە خۆی باش دەزانێت کە گەنج لە داهاتوودا زۆر شتی پێ دەکرێت و دەتوانێت یعنی هەموو شتێک بکات بۆ نیشتیمانەکەی خۆی.